پرۆژەکە گەشتووە بەکوێ و ئایا ئەو ئەنجامی کە کارەبای 24 کاتژمێری ئەزممویان کرد لە هەرێمی کوردستانە ئەنجامەکەی گەشتووە بەکوێ لە ژوورەوە لە وەزارەتی کارەبا کاری بەسەرەکەینوە بەهێن وەرەگرین بۆی کە بتوانین باشتر دراستەکانی خۆمانی پێ ئەنجام بین و ئەبوو ئەزممویش کرێ بۆچی؟ ئەنی ئەبوو دەستکاری نرخەکە بکرێت چکم خۆی دەستکاریکردی نرخەکە بەشێکە لەسەر خستی پرۆسەکە بەشێکی زۆری ئەو نرخانە بەڕاستی هەموو تەکەهونات و تەسەوراتی خۆیانە ئامێرەکانی ساحەتی کردووە ئەنجاران ئامێری بێپەرواوە بە دەستکراوەیی بەکارهێناوە لەسەر قەڵام و قاغەز شتێکەوە بە فعلی کە تەطبیقێکی شتێکی ترە بە قۆناغ فراوانکرا و فیدباشی ئەم پرۆژەی وەرگیرایەوە لەلایەنی تەکنیکی و لەلایەنی ئابووری و لەلایەنی ژنگەی و لەلایەنی نوێت ئەنجامەکەی بزانین و ئایا بۆچی ئەمەتان کرد جارێکی بەجێیە مانەوەی ئەم خزمەتگوزاریە بەبێ بچڕان و بە شێوەیەکی بەردەوام گرنگەکە لەوێ نەمانتوانی ئەم وزەیە کە لە دنیاە وزە جەناتەجانی ئەمنی قەومیە نەمانتوانی بەهاداری بکەین کە بە شێوە ڕاست و دروستەکەی بەکاربێ بۆیە ئێستا ئەم ڕێگەزانستیەکە لە دنیاە ئێستەکاری پێ دەکرێت کە پێوتە کۆنتترۆلی دیمان بەمە کۆنتترۆلی دیمان دەکەین کەواتە ئێستا خەڵک دوو سەرچاوەیە هەیە لانی کەمی تۆم دوو سەرچاوەیەکی تۆ بە یەک سەرچاو ئێجا واجبی ئێوە کارەبا بە 4 ساعت بێت ئێوە کارەبا بە 4 ساعت تەحقیق نەکردو بۆیە دوو سەرچاوەی هەیە کارەبا بەکارهێنان بۆ سوتەمەنی لە ساڵ 65 لۆ 300 ئەن تۆ وایە شتێک لە بازارە لە ساعت ئەمە بەبێ قازان جوانە شتێک لە بازارە مەسەن بۆ نمونە بە دینارێ بە تۆ بچی بە 2 دینار و 3 دینار بیکڕێ ئەم گۆڕانکاریە وا کە جارێکی تر بەهاباتەوە بە وزە و لە بەرامبەریا بەکاری بێنێ بۆ خزمەتگوزاریە زۆر پێویستەکانی خۆی بەڵام بە مەرجی بەردەوامی سڵاوتان لێبێ کاتتان باش لاوکۆ یاسینم بەرنامەیەکی نوێی دیداری ئێستاتان پێشکەشەکەم بەرنامەم جارە تایبەتە بە کارەبای 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان هەڵبەت وەک لە هەمان ئاشکرایە دوای ئەوەی کە پرۆژەی ڕووناکی یاخود پرۆژەی 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرا ئەم گۆڕانکاریانە یاخود ئەم گۆڕانکاریە لە کارەبایە بە هەردوو لایەنەکەیە هەم بە ئیجابی هەم بە نەرێنی کار و کاردانەوەی بۆ دروست بوو بۆی کە نیگەرانی لەسەر نرخەکان دروست بوو لەگەڵ شێوازی کارپێکردن بە کارەبا و پێدانی کارەبا و شێوازەکەی چۆن بۆمە بەسە میوانداری دەمانێت ڕوونکردنەوەی زیاتر وەربگرین و بزانین پرۆژەکە گەشتووە بەکوێ و ئایا ئەو ئەنجامی کە کارەبای 24 کاتژمێری ئەزممویان کرد لە هەرێمی کوردستانە ئەنجامەکەی گەشتووە بەکوێ بۆ مەسە میوانداری زۆر بەڕێز ومێد ئەحمەد و تەبێژی وزارەتی کارەباکەین کاک ومێدجیان زۆر بەخێر بێرکرد کێشە سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئەم دەرفەتەش کە تێدا باسی ئەو بابەتە بکەین زۆر بەخێر بێ با سەرەتا بەوە دەست پێ بکەین پرۆژەکە ئێستا هەنگاوەکانی گەشتووە بەکوێ پرۆژەی 24 کاتژمێری پرۆژەی ڕووناکی هەنگاوەکانی گەشتووە بەکوێ لە چه ئاستێکدا نێست بەدڵنیایی ئێمە لە وەزارەتی کارەبا قسە و باسمان زۆر لەسەرم پرۆژەی کردووە هەم لە سایت و کەناڵی ڕسمی وەزارەت و هەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ئێستاشدا پرۆژەی ڕووناکی بۆ خۆی سایتێکی تایبەت بەخۆی هەیە کە تەواوی کارە چارەکیەکانی ئەو پرۆژەی تێدا بڵاو دەکرێتەوە. پرۆژە ڕووناکی لە کۆتایی مانگی تەمموزی ساڵ پار ساڵی 2024 وەکو پرۆژەیەکی ئەزمموی نمونەی لە هەولێری پایتەخت دەستی پێکرد لە گەڕەکەکانی شادی و دوایی بەختیاری و ناز و ئەوانە بە قۆناغ فراوانکرا و فیدباشی ئەم پرۆژەی وەرگیرایەوە لەلایەنی تەکنیکی و لەلایەنی ئابووری و لەلایەنی ژنگەی و لەلایەنی خزمەتگوزاری
لە دوای کە هەموو ئەمانە هەڵسەنگاندنی بۆ کرا ئەنجامەکەی چی بوو؟ ئەنجامەکەیەوە بوو کە بەڵێ ئێمە لە وەزارەتی کارەبا و لە حکوومەت دەتوانین ئەم پڕۆژەیە فراوان بکەین بە مەرجی ئەوەی کە ئێمە لە ڕووی داراییەوە بتوانین ئەو پارەی خرجەکەین جارێکی تر بیگەڕێنێنەوە بۆی کە بەردەوامی خزمەتگوزاری کارەبای. تاقیکردنی کارەبای چوار کاتژمێری مەسەلەن ئەتوانین بۆ ڕێکاری تەکنیشیانی کە هەمانە کە گوتومانتە بەر کە لە ئێستاە بە بەردەوامی کار تێدا دەکرێت ڕەنگە دوای 2 ساڵی تر بە پێی پلانەکە جێبەجێ بێت. بەڵام مانەوەی ئەم خزمەتگوزاریە بەبێ بچڕان و بە شێوەیەکی بەردەوام گرنگەکە لەوەیە. بۆیە لەسەر ئاستی تەکنیشی کاری باشکراوە و ئەو هەنگاوانی کە ئێستا بەردەوامە لە دانانی پێوەری زیرەک و دانانی لایەنی پێداویستەکانی تری تۆڕەکە چارەسەرکردنی گرفتە تەکنیکیەکان هەر لە فیدەرەکەەوە و لە محاویلەوە و لە هەموو ملحقات و پێداویستەکانی تر تا ئەگاتە دەستی هاوبەش هەموو کاری تیاکرێەوە چارەسەرکرێت دوای ئەوە بڕیارە درێت کە ئیتر ئەم زۆنە بێ 24 ساعتی و فیدەرەکانی ئۆنەکرێ و چاودێریەکرێ. بەردەوام ئەم پرۆژەیە و لە هەولێر ئێستا زیاتر لە 24 گەڕک بۆ بەردەوامیشە قراوەتە ناو ئەم پرۆژەیەوە. باشە پرۆژەیە تەبەن هەتاوەکو بچیتە پێشەوە لێی لەسەر قەڵەم و قاغەز شتێکەوە بە فعلی کە تەطبیقێکی شتێکی ترە گۆڕانکاری تیاکەن بە بەردەوامی بۆنە شتی گەورە ناشتی بەسیت گۆڕانکاری بۆنە لە نرخەکەی بێت بۆ منە لە شێوازی پێدانیا بێت گۆڕانکاری تیاکەن یاخودە بە یەک ستایل هاتووە تاوەکو ئێستا ڕات. یەکێک لە ئامانجەکانی ئەوەی کە باسم کرد گۆڕانکاری لە نرخ کە با بڵێن بەشێکە لە پلانەکە وەکو ئەوە نییە کە مەسەن بە کەیفی خۆت نرخێک زیاد کە یاخود بە عەشوایی بێ بە دراسە بێ. بۆیە تا ئێستاش ئەو نرخە هەر تا ئەم دەقەیە یەکلایەن نەکراوەتەوە لەژێر دراسایە بە پێی ئەو واقعی کە پرۆژەکەی کە ئەگوزارێ و پێی خرجەکانی مؤسسەی کارەبا بۆ ڕێمێنانی کارەبا بۆ شیلەوات ئەوەرێک چەندی تێزجێ لەگەڵ بە لە بەرچاوگرتنی بارودۆخی دارایی خەڵک هەموو ئەمانە لە ژێر دراسەیەکی شڕۆپڕایە لە خەڵکانی پسپۆڕەوە لە وەزارەتی کارەبا لە تیمی جەنابی سەرۆکوەزیران کە تیمی پرۆژە ڕووناچی ئەوان سەرپەرشتیەکەن لەگەڵ شارەزایان و پسپۆڕانی تر لە هەندێک نرخەیەکە بڵاو دەکرێتەوە شتێکیەوە هەموو ئەمانە گریمانەیی بێت لەوانە بەشێکی زۆری ئەو نرخانە بەڕاستی هەموو تەکەهونات و تەسەوراتی خۆیانە بەشێکیشی ئەو نرخەیە کە بە شێوەیەکی ئەزمموی بۆ نمونە وتراوە کیلۆوات ئەوەرشی کارەبا 150 دیناری تێچێ ئەوان بڕوایان وایە 150 حساب کراوە و نرخ وا کۆکرێ ئەمڕین پارەی کارەبا وا کۆکراوەتەوە. ئەگەر چی لە ڕەنگە لە قۆناغەکان لەوەش جاتری تێچوو بێ کیلۆوات ئەوەرشی کارەبا ڕەنگە لە قۆناغی کشالەوە کەمتری تێچوو بێ بەڵام تا ئەندەقەیە بەوەی کە تەقدیر کراوە مەسەن بوونە لەوەندە کیلۆوات ئەوەر بۆ ئەوەندە کیلۆوات ئەوەر هەمووی ئەزمموی بووە و ئەبوو ئەزممویش کرێ بۆچی؟ هەنی ئەبوو دەستکاری نرخەکە بکرێت چکم خۆی دەستکاریکردنی نرخەکە بەشێکە لەسەر خستی پرۆسەکە ینی ڕاست و ڕاشکا و ئەبێ شتێک هەیە بە زمانە زانستەکەی پێوەن ڤالیۆبڵ واتە بەهادارکردنی شتێک بە قیمەتکردنی شتێک ینی ئەبێ شتە خۆی قیمەتی خۆی وەرگێ ناکرێ مەسەن بۆ نمونە شتێک ئەگەر تۆ بەهای هەبێەوە زۆر بە بێبەهانە تەعامل لەگەڵا بکرێت. من ئەو لە شەرە و فیدباکانی کە بۆ ئێمە گەڕاوەتەوە بەشێک لە شارەزایان نەک خەڵکی مەسەن سەر پێی ئەوانە ئەڵێن بەسەر خەڵکێک هەبووە کە جاران پارەی کارەبای نەداوەزە پارەی کارەباتەوە زانەی نرخ گۆڕاوە لە جاران مەسەن بۆ نمونە زیاترە ئێستا
ئامێرەکانی ئیساحەتی کردووە ئەنجاران ئامێری بێپەرواوە بە دەستکراوەیی بەکارهێناوە ینی بەزەی بە ئامێرەکانی خۆی نهاتۆتەوە مەسەن بە ڕۆژ ئەو هەموو گوڵەپی بەجێ هێشتووە لە ماڵەکەیە لە دەڕێی ماڵەکەی لە سیاجی ماڵەکەی ئامێر هەبوو ڕۆیشتۆ بەجێ هێشتووە لە سپلیت لە هیتەر لە شتەکان تر کە پێویست نەبوون تۆ لە هەلوێژ نەبووی لە ماڵیش نەبووی من کۆمەڵی فیدباکمان بۆ گەڕاوەتەوە لەوانی کە ئینە مەسەن لە بەرنامەیەکی ئاوا شتێکی باسکەین بەڵام ئێمە لە ژوورەوە لە وەزارەتی کارەبا کاری لەسەرەکەین وە بەهێن وەرەگرین بۆی کە بتوانین باشتر دراستەکانی خۆمانی پێ ئەنجام بین و باشتر بتوانین خزمەتگوزاریەکە بە شێوەیەکی خێراتر بکەینە پرسیار کاتژمێر و پرۆژە ڕووناچی لەو ماوەی کە بۆی دیاریکراوە تەواوی بکەین. لە ماوەی ڕابردووە لە سلێمانی دهۆک بوو پێما بێ کارەبای ئەزمموی 24 کاتژمێری تا ڕاگەن بۆ چەند ڕۆژێک پێما بە 3 ڕۆژ بوو لە سلێمانی موێت ئەنجامەکەی بزانین و ئایا بۆچی ئەمەتان کرد. پرسیارێکی بەجێیە لە مانگی ڕەمەزان بوو 3 ڕۆژ لە حولێر 3 ڕۆژ لە سلێمانی و 3 ڕۆژ لە دهۆک بۆ ئامانج لەو پرۆژەیە پرۆسەی پشکنینی فشاری سەرتۆڕی کارەبای هەرێم بوو بە زمانە زانستەکەی ئێمە ناومان نابوو نێتوەرک سترس تێست واتە سترێسێکە خەیتە سەر تۆڕەکە هەموو ئەو شارە فۆڵۆ دەکەی بۆی بزانین لەکوێ گرفتی ئۆڤەرلۆدە هەیە چارەسەریکەی لەکوێ گرفتی با بڵێن نزمی ڤۆڵتێت هەیە چارەسەریکەی لەکوێ ناتوانانی وزەش هەیە بەڵام ناتوانین بیگوازیتەوە ئەوەیان پێڵێن اختیلاقاتی لایەن و سنوورداری توانای گواستنەوە لە ئۆڤەرلۆدی فیدەری یانزە لە ئۆڤەرلۆدی فیدەری سیوسیە ئۆڤەرلۆدی مەحەویلەکان لە مەحەویلە گەڕێکێکەوە تاوەکو سەبستێشنێک و مەحەویلەیەکی سەوەسیت و هەموو ئەمانەیە بۆ ئەمە بوو و تێدا مۆفەق بووین خاڵداوەزەکان دیاریکراوە تیمەکانی چاکسازی لە پرۆژە ڕووناچی هەموو ئەمانەیان داناوە و شیان کردوێتەوە پێویستە بوجەی تایبەتی بۆ تەرخان بکرێەوە چارەسەری تەکنیکی بکرێ لەگەڵ بە هاوتەریب لەگەڵ هەنگاوەکانی تری فراوانکردنی پرۆژەکەوە کارکردن لەسەری بە قۆناغمەڵانی چارەسەر بکرێن بۆی کە پێکەوە هەموو لەو کوتم لەو تەوقیتێک کە دانراوە کە کۆتایی ساڵی 2016 تەواوی هەرێمی کوردستان بێتەوە. بە پێی قسەکانی جەنابە توێژینەوەکەتان قۆڵە لەوانێت توڵیش پێشێت دوو درێژ بێت بەڵام دوجار لە بەرژەوەندی گشتیە جەنابش دامەشت بۆ کرد نرخەکەش بە هەمان شێوە لە ژێر توێژینەوەیە بەڵام هاوڵاتیان هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نیگەران لەو بارودۆخی کە دروستبووە ئەم شوێنێک نرخێک ئەڵێ لایەنێکی تر نرخێکی تر ئەڵێ بەم شێوازەیە دەمەوێت لە زاری جەنابتەوە بزانم دیاریکردنی نرخ لە دوای دیراسەکە چەندێکی پێدەچێت ئایا بەم نزیکانە دیاریەکەن لە ڕاگەیانێکی ڕستمیە بڵێن بەم شێ خۆ ئەم نرخەکە بەم شێوازەیە خودت دەبێت هەموو کار ئەزمونونەکان تەواو بکەن و دواتر ئەوە ڕابگەن کە نرخەکە ئەم نرخێ ببینی من لە قۆناغەکانی کۆتاییایە چکم هەموو خرجەکانی وەزارەت لە خەرجی کڕیری وزە لە سوتەمەنی لە پرۆژەکان لە ئیشوکاری چاکسازی لە باڵێن کە پێڵەن بوجەی تەژڕێدی و ئیدارەدانی سیستمەکە لە تەواوی خرجەکانی تر هەموو شیکراوەتەوە کۆکراوەتەوە و هەندێک فاکتەری تر هەیە بەهێندۆرەی هەیە کە ڕەنگە لەم بەرنامەیە کاتی نەبێ مۆزوعی زۆر فەنی و ئابووری وردە هەموو ئەمانە ئەتیباری بۆ کرێت لە دوجارە حکوومەتی هەرێم بەردەوامە بێ لە پاڵپشتیکردنی نرخی کارەبا هەر ڕقەمێک دەرچێت بۆ قۆناغەکانی خوارەوە وەکو پاڵپشتیکردنی خەڵکی کەم دەرامەت و ئەوانەی بەڕاستی کارەبا بۆ پێداویستەکانیان بەکارهێنن و ڕێز لە وزەکە ئەگرن بۆ کوتم بە بەهادار تەعامل لەگەڵاکەن کاتێکا لە مژورە دانیشتووە ئەو پێداویستیانی کە هەیەی بەکارهێنێنی خزمەتێکە بەڵام کاتێکە ئەم ژوورە بەجێڵێ یاخود پێویستی پێی نامێنی ڕایەگرێت کەواتە ئەو گۆڕانکاریە بەسە بۆ ئەوەی کە
ئەم وزەیە کە لەو ماوەیە ئەو بەکاری لایەنێ ئەگەڕێتەوە ئەبێ بە یەکێک لە فاکتەرەکانی سەرخستنی پرۆژەکە و بەردەوامی کارەبای بچووە کاتژمێر کە ئامانجی سەرێکی پرۆژەکە کارەبا بۆ خزمەت دەنگ بۆ بە فێڕۆدان پاڵپشتیشی تەواوی ئەوانە ئەکرێ و حکوومەت فۆکەسی لەسەر ئەوەیە خەڵکی کەم دەرامەد و بەشی خوارەوە پاڵپشتی بکە بەڵام لە ڕاستیە کە خەڵکی کارێبا بەکارهێنێ لە دەرەوەی خزمەت گوزاریە پێداویستیەکان و ئەیکا بە تەرفی و هەموو ئامێرەکانی کار پێ بکە بەکارێنێ بۆ شتێک لە دەرەوەی با بڵێن ئەوەی کە پێوەتێ ژیانی ڕۆژانە نمونەیەکت بۆ بێنەوە خەڵکێکەیە مەسەن بۆ نمونە هەموو ماڵەکەی بە کارەبا گەرمەکە سوتەمەنی بەکار ناهێنێ خۆی لە ڕاستیە کارەبا بەکارهێنان بۆ سوتەمەنی لە 65 لۆسسە ئەنتۆ وایە شتێک لە بازارە لە ساعت ئەمە بەبێ قازانجووانە شتێک لە بازارە مەسەن بۆ نمونە بە دینارێ بە تۆ بچی بە 2 دینار و 3 دینار بیکڕێ ئەن بە نمونەیانی ئەو نمونەیەکی بەسیط بەڵام بۆ ئەم خەڵکە بڵێ بە قۆناغبەندی بە پێ قۆناغەکان کە ئێمە بڵێن سیستمی پێڵێن سیستمی تەساعودی بەڵێ لەوێ ئەوانی کە ئەچنە قۆناغەکانی سەرەوە لەسەر ئەوان گرانە بێ و بە شێوەیەکی بەرچاویش کە ئەوانیش دیسان جارێکی ترە توان بپێی ئەزمونکردن وەردەوردا گۆڕانکاری لە بەکارهێنانی کارەبای بکەن بە شێوەی پێداویستەکانی خوارد شتێکی شتێکە لە ئیرادەی تۆیە لە ئیرادەی بەکارهێنەرە کەی بێ بەکارهێنێ بە شێوەیەکی دروست ئەتوانێت بە شێوەیەکی نادروستیش بەکاری بێنێ بەردەوامی خزمەتگوزاری کارەبا گرنگەکەی لەوایە کە ئەمڕۆ دنیای پێشکەوتن دنیای خێرایی دنیای تەکنۆلۆژیاوانە پێویستی بەوەیە کە کارەبا بچوار کاتژمێری هەوێ خزمەتگوزاری کارەبا بە شێوەیەکی بچوار کاتژمێری بێ دەنا دەبچڕێ لە دنیا گەورەکە دنیای تەکنۆلۆژیا و دنیای زانیاری دنیای خزمەتگوزاری ئەوانە بۆیە ئەم گۆڕانکاریە وا کە جارێکی تر بەها باتەوە بە وزە و لە بەرامبەریە بەکاری بێنێ بۆ خزمەتگوزاریە زۆر پێویستەکانی خۆی بەڵام بە مەرجی بەردەوامی کە مەرجی بەردەوامێکە شتی کۆمەڵ ئامانجی گەوری لە پشتەوە تحقیقەکە کە بریتێ لە چی؟ بریتێ وەکوتم لە بەردەوامی لە هەبوونی وزەی کارەبا لە ماڵەکانە لە شوێنی کارە لە تەواوی ئەو شوێنانی کە ژیانی لێ و ئاوادانی لێیە لەلایەنی ژینگەیی ئەم مۆلیدە و دوو سەرچاوەی و دوو کەڵ و هینە نامێنێت لە بینی سەرچاوە یەکەم و دووەمە هەمیشە بچڕانێکە بووە کاتێک هەبووە بەڵام کارەبا کە بەردەوام بێ بچڕانی تیان نابێت ئەو کولایانی خزمەتگوزاری لەلایەنی هیدیشە ئابووریشە ئێستا بە واقعی حاڵ باسەکەن چکە هەندێک جار هەندێک لەو برادرانە پێمان دەڵێن ئێجا واجبی ئێوەیە کارەبا بە 4 ساعت بێ ئێوە کارەبا بە 4 ساعت تەحقیق نەکردەوە بۆیە دوو سەرچاوەی هەیە بەڵێ واجبی ئێمەیە و واجبی حکوومەتە و قۆناغەکان شایەتیەدا بەوەی کە چ واقعەکە دێتە پێشەوە کە حکوومەتی هەرێم بە بەردەوامی بەرهەمێنانی زیاد کردووە کاری لە تۆڕەکە کردەوە بەڵام نەگەیشتە بە کارەبا بە 4 کاتژمێر بۆچی؟ یەکێ لە هۆکارەکانی ئەمەیە کە ئێستا باسەکەین یعنی ئەو پۆلیسیە ئەو ڕێکارێک کە لە ڕابردووە گیراوەتە بەر نەمانتوانی ئەم وزەیە کە لە دنیاە وزە جەنابتەزانی ئەمنی قەومیە نەمانتوانی بەهاداری بکەین کە بە شێوە ڕاست و دروستەکەی بەکاربێ بۆیە ئێستا ئەم ڕێگەزانستیەی کە لە دنیاە ئێستەکاری پێدەکرێت کە پێوتە کۆنتترۆلی دیمان بەمە کۆنتترۆلی دیمان دەکەین و بەمەش جارێکی تر بەها بۆ وزە ئەگەڕێنەوە بۆی کە بە شێوە دروستەکەی کەواتە مادەم ئەومان نەکردووە خەڵکیش پێویستی بە وزە بۆ بۆیە سەرچاوی دۆم بۆ کە بۆ دەبووە بەڵام لە ئێستاە واقعە واقع نییە واقعە کەواتە ئێستا خەڵک دوو سەرچاوی هەیە لانی کەمی تۆم دوو سەرچاوەیەکەی تۆ بە یەک سەرچاوە وەکوتم دانی ژنگەیەکەی زەوزاکەی ئەو
غازاتە ژەهراویانی کە ئەچێتە ژنگەوە هەموو ئەمانە نامێنێ و لە لاکەی تریشەوە حکوومەت ئەو پەڕی فۆکەسی لەسەرەوەی کە پاڵپشتی بەشی خوارەوە بکە ئەوانەی کە کەم دەرامەتەن وە پێداویستە سەرەتاییەکانی خۆیان بە وزەی کارەبا دابینەکەن بەڵێوانە پاڵپشتی بکرێت. هەر لەسەر قسەی تۆ بابەتی قەرز پرسیارێکی زۆر دەربارەی ئەوە کرێ ئەوتە ئەگەر کارەبا بکرێت بە کارەبای 24 کاتژمێری ئەو قەرزەی کە هەیە هی سیستەمی پێشووتر پێش کارەبای 24 کاتژمێری ڕاستەوخۆ دەسەندرێت و هەندێکی ژێڵەن نەخێر دەکرێت بە قەرز و ڕوونکردنەوەیان بەر لەسەر ئەم سیستەمە چۆنە و قەرزی کە کاڵەکە بۆ لەسەر هاوڵاتیان یاخۆدە و کەسانی کە هاوبەشی کارەبان. لە چەندین ساڵ ڕابردوو جەنابەت دانیشتوێم هەرێمە بووی و ڕاگەیان کارێکی شەپشیت تعامل لەگەڵ ئەو مەلەفا کردووە. لە کاتی هەبوونی باڵێن بوجدە و لە باشترین دۆخی ئابووری ئەم هەرێمەیە خەڵکەکە بۆ پارەی کارەبای نەداوە لەسەری کاڵەکە بووە بەڵام هیچ کاتێک کەس کارەباکەی نەبچراوە ئیجبار نەکراوە بێگەم پارەکانی بە بەڵکو ئەو پەڕی کار ئاسانی کراوە بە شێوەی قیست وە لە چەند ساڵی ڕابردوو جەنابەت ئاگاداری کە لێ خۆشببوونیشەوە لە ساعت 15 و لە ساعت 20 بۆ دوای پرۆژە ڕووناکیش کاتێکە لە پێوەرەکە پێوەرە نوێیەکە پێوەرە زیێکە لێەوە دەسەکا بە هەژمارکردنی وزەی بەکارهاتوو بۆ هاوبەشەکان لە ڕێگەی پێوەرە زیرەکەوە قەرزەکان ئەمێنێتەوە و جارێکی تر با بڵین ئەو بژاردەیە هەیە کە ئەگەر خەڵکەکان قەرزەخانی خۆیان بە یەکجار بدەنەوە وەگە توانە داراییشیان نییە بۆیانەکە بەو پرسێکە لە وەزارەتی کارەبا بڕیاری لێدراوە و هیچ فشارێک نییە و ئەو پەڕی کار ئاسانی شەکری. بامیان کەمە کۆتا پرسیارمەوە دەبێتە ئەمە تۆکەم بە پێشکەشکار بۆمەیان پەیامی تۆوەکو وتەبێژی وەزارەتی کارەبا یاخەڵ وەکو وەزارەتی کارەبا بە هەوڵاتیان چییە؟ جەناب دەزانین دەرباری کارەبای 24 کاتژمێری بەرچاوڕوون نییە خەڵکی هەرێمی کوردستان دەمەوێت لێرەوە ئەو بەرچاوڕوونی خەڵک نێڵیت و پێیان بڵێت کە وەزارەتی کارەبا لە داهاتووە پرۆژەی 24 کاتژمێری کارە 24 کاتژمێری چۆن دەخاتە خزمەتی خەڵکەوە و پەیامی جەنابتان چییە؟ من وەکو پەیام یاخود مەسەن وەکوی کە لە چەند شوێنێک لە چەند پلاتفۆرمێکی تریش باسم کردووە شەرنیار بۆی ئالان بوو بێ لەگەڵ هاوڕێکانم لەگەڵ هاوکارەکانم لە وەزارە دۆ بۆ هاوڕێکانم لە دەرەوە کە لە حیاتی ئیجتیماعی خۆم لەگەڵ پەیوەندیەکانم وتومە بابەتی وزە وەکوتم وزە شتێکی بەهادارەوە ئەمنی قەومیە و دامینکردنی کارەبای 24 کاتژمێری بەڕاستی ئامانجی هەمومانەوە بێ ئەم مەلەفە وەکو مەلەفێکی نیشتیمانی سەری کرێ بە هەموو لایەکەوە بە هەموو بیر بۆ چوونەکەەوە بە هەموو حتا جیاوازیەک لە بیرۆڕاکان پاڵپشتی بکەن لەبەرەوەی کە لە دوجارە تۆ لە بیرۆڕا لە هەموو شتێکی جیاوازبی لە چارچەوەی هەرێمی کوردستان دوجارێ مە هاو نیشتیمانی ئەم هەرێمەین و هەمومان لەم سیستمە خزمەتگوزاریە ئاژین هیچ کەسێک دەرەوەی سیستمە خزمەتگوزاریە نییە لەو هەوا و ژینگەیە لە هەوایەکی ترا ناژی لە ژنگێکی ترا ناژی هەمانە و ژینگەیە هەمانە و واقعی خزمەتگوزاری بۆی پاڵپشتی بکە بەڵام قسەکردن لەسەر ئەوەی کە پاڵپشتی خەڵکی خوارەوە بکرێەوە هەر سەرنج و تێبینیەک لەسەر پرۆژەکە لە حکوومەتی هەرێم بەسنی فراوانەوە تیمی پرۆژەکە وەزارەتی کارەبا جۆگەیە و سوپاسی هەموو لایەکەکەین کە ڕێگەیەکمان پێپشاندن لە باشترکردن و زیاتر پێشخستنی پرۆژەکە و لە سەرخستنی پرۆژەکە لە ناوەندەکە ئەکادیمیەکان لە لایەنە سیاسیەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە نخبە و دەستەبژێری ڕۆشنبیری ئەم وڵاتە لە میدیا و ئێوەمانان لە هەموو کەسێکی تر کە پاڵپشتی ئەو پرۆژەیە بکە وەکو پرسێکی نیشتیمانی سێریکە چونکە لە دوجارە ئامانجی هەمومان دابیرکردنی کارەبایەکی 24 کاتژمێریە. زۆر بەڕێز وێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش. بینانی بەڕێز دیداری ئێستان پێشکەشکردن ئاسوودەوە.